شەڕی داعش ئەوەنەی لێ نەکوشتین ئەوەنە ئەم ڕێگایە کوشتینی داهاتی ئەم وڵاتە کەس نازانێ بۆ چۆڕوە هەر یەکە و بە شێوازێک تەخشان و پەخشان نەکرێ. وەزیری ئاودانکردنەوە باسی هینەکە باسی هێڵی ئاسنەکە ئەی چووە بۆ باوەنوور تایسە بەداخەوە هەر بە زەریبەی سایەخەکانیش بۆیە وای سەرەکەەکانیان تەواو کردایە. ئێستا من لە سلێمانیەوە هاتووم یعنی زەمان نەوێ ژیانم لە ڕۆیشتن و هاتنم ئەم ڕێگا تاکەی بە ڕێگای مەرگ ناسرااو بێ تاکەی مەرگ تاومان بنێ یعنی لە مەرگی داعش و شەڕ و هین قوتارمان بێ لە مەڕزگارمان نابێ ئەم حکومەتە تاکەی نایەتە سەرخەت داواکارین لەم حکومەتە بێتە سەرخەت و ئەم ڕێگایەمان بۆ چارەسەر بکە و لە ڕێگای مەرگ دەری بکە. کامان وایە وەکو خەڵکی گەرمیان حەق هەمومان ئیسا هەمومان تەعزیێبارین بۆ ئەو پێشمەرگە شەڕی داعش ئەوەنەی لێ نەکوشتین ئەوەنە ئەم ڕێگایە کوشتینی. وەکو خەڵکی شاری دەربەنیخان و وەکو کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو کەسێک زیاتر ناڕازین ئێمە ئەرکی ئێمە لە ڕاستیە ئەوەیە کە ناڕازی بین لەوەی کە ئەم پرۆژە جێبەجێ ناکرێ چونکەم ئەم ڕێگایە تەحملی ئەو تەزەخمە زۆرە ناکە جاران ئەگەر سیارێک بێ ئێستا بە سەدان و هەزارەهان سیارە لەم ڕێگە ئەدات و بەداخەوە هەموو ماوەیەک بۆ ماوەیەک کۆمەڵێک بە کۆمەڵ ئەمرن لەم ڕێگایە ئەبێتە جێی داخ و کەستەرێکی زۆر بۆ ئێمە وەکو هاوڵاتیانی شاری دەربەنیخان و هەر لە ڕێگەی بەڕێستانەوە داوە کارم زۆر بە خێرایی حکومت بێتە سەر خەت و ئەم کارەمان بۆ جێبەجێ بکە ئەمە ئەرکێکی پیرۆز و نیشتیمانی گەورەیە بۆ ئێمە. وڵا بێگومان لە هەر وڵات لەم لەم وڵاتی ئەمە لە هەر شوێنێک ئازارێکە بێ بە هەمومانەگە من سەرڕاوی ئیشی کەسابەتی خۆمەکەم بەڵام بە ئەرکی سەرشانی خۆم ێزانم کاتێک کە ئەبینم لێە هاوڵاتیەکانی هاوزمانەکەم هاونیشتیمانەکەم شەی دەبێت لەبەرەوەی ڕێگایەک بە 10 ساڵ بۆیان تاوا ناکرێ و ئەم کوردستانی من پڕ لە داهاتێکی زۆری زەبەلاح ناتوانن جادەیەک بۆ ئەم وڵاتە تەواو بکەن لەبەرەوە بە ئەرکی سەرشانم وەکو واجب ێزانم نەک بڵێن بە منەت بە واجب نەک بۆ من تاک بە تاچی ئەم وڵاتە باتە سەر جادەکان هەموو جادەکان ئەگەر وەکو ئێستا ئاوا خەڵک کۆ بێتەوە بە دڵنیاییەوە ئیش بۆ خەڵکەکرێ بەڵام کاتێکەکەمی پێدەنگین ئەوە بە تاکیدیشمان بۆ ناکرێ و هەروە خۆمان بێت چاوەڕێکین بڵین بەشکەم خوای گەورەی چێ بێ فریامان بکەوێت لەبەرەوە پێویستە خۆمان هەوڵ بین و بەردەوام بین چالاکیمانە بێت تا ئیشەکانمان بۆ جێبەجێکن خۆی لە هەموو عالەمە لە هەموو سیستەمی وڵاتانە ئەوەیە کە ئیشی حکومەتەوەی خزمەتی خەڵکە ئیشی حکومەتەوەی ڕێگاوبان دروستکە ئیشی حکومەتەوەیە ئاو کارەبا و پێداویستی ڕۆژانە دابینکە بەڵام لە وڵاتی ئێمە بە پێچەوانەوە ئیشەکان ئیشی حکومەت وەرگیراوەتەوە سەرمایەدارەکانی وشان ناکەن بە بڕوای من داهاتی ئەم وڵاتە ئەمەنە زۆرە نەک بۆ کوردستانی خۆمان بۆ شاب بە باشوور بەشی باکوور و ڕۆژەڵات و ڕۆژاواشەکە بەشی باکوور و ڕۆژەڵات ئەوایە باکوور و ڕۆژەڵات و ڕۆژاوات سوودیان لە بودجەی مەوەرگتە ئەوە لەسەر بودجەی ئێمە ئەوانی بژیانەیە بەڵام بە پێچەوانەوە ئێستاشتەکەوای لێ هاتووە داهاتی ئەم وڵاتە کەس نازانێ بۆ چۆڕوە هەر یەکە و بە شێوازێک تەخشان و پەخشان نەکرێ. وەزیری ئاودانکردنەوە باسی هینەکە باسی هێڵی ئاسنەکە ئەی چووە بۆ باوەنوور تایسە ها وەڵا ساڵی 63 جادەی باوەنوور دەربەنیخان لە ئیسە جوانترە ساڵی 63 تەحەداکەم ساڵی 63 کە دروست کریا لە ئیسە جوانتر و کە بۆ 3 سیارە دروست کریا ئەم سنوورە 3 سیاری تیاو ئەگەر وەزیری ئاوادانکردن تۆ ئەندازیاری ئەوزانی مشکلەی دەربەنیخان و مشکلەی ڕێگەی دەربەنیخان ناو تنێلی دەربەنیخان نییە دەرۆی تنێلی دەربەنیخانە. بەداخەوە ئەوە حاڵی ڕێگەوبانەکانمانە ڕۆژانە قوربانی ئەدەین بە تایبەتی ئەم خەتەی ئەم ڕێگەی استراتیژیەی بینی کەلار و سلێمانی کە ڕۆژانە ملیۆنەها دینار بەدەستێنێ بەرهەمەکەی بەداخەوە هەر بە زەریبەی سایەخەکانیش بۆیە وای سەرەکەەکانیان تەواو کردایە من وەکو بازرگانێک پەیمان ئەدەم لێرەوە حکومەت ڕێگەم بات بە نسبەیەکی زۆر کەم ئەتوانم دەستکاری ڕێگەوبانەکان کەم و چاکیشی کەم.